سڵاوتان لێ بەڕێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ قسەکردن لەسەر تەوەریەکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ قسە لەسەر چۆنیەتی باشکردنی ژیانی پێشمەرگە دەکەین کە ئەمڕۆ هاوکاتە لەگەڵ بانگێشکردنی وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن لژنەی کاروباری پێشمەرگەی پەرلەمانی کوردستان کە گفتوگۆ کراوە لەبارەی بڕیاری ژمارە 19 پەرلەمان کە تایبەتە بە باشترکردنی ژیان و گوزەرانی هێزەکانی پێشمەرگە ئەم بڕیارە لە ڕۆژی 23 حوتی 2014دا لەم ساڵدا دەرکرا لە پاش گرتنی مووسڵ لەلایەن داعشەوە ئەو گرژیانەی کە دروست بوون و ئەو شەڕی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرت لە بڕیارەکاندا ئەوەی کە قسەی لەسەر بکرێت و ئەمڕۆ بانگهێشتی وەزیری پێشمەرگە کراوە بۆ قسەکردن لەسەر جێبەجێکردنی ئەو بڕیارانە کە تا چەند ئەو بڕیارانە جێبەجێ کراون کە دیارە خۆی بڕیارەکە ژمارە 19 بەڵام بە کورتێگەر ئاماژە بدەین بە چەند خاڵێک لە بڕیارەکەدا دیارە بەرگەی یەکەم تایبەتە بۆی کە وەزارەتی پێشمەرگە بۆ وەرگرتنی موچەی مانگانە یەکەم وەزارەت دەبێت دووهەم پێویستە دەرماڵی مەترسی تایبەت بۆ هێزی پێشمەرگە سرف بکرێت سێهەم موچەی وەزارەتی پێشمەرگە هاوتای موچەی هێزەکانی ناوخۆ و ئاسایشی هەرێمی کوردستان دەکرێت چوارەم پێویستە هەمووی هێزەکانی پێشمەرگە لە ماوەی 6 مانگ لە دەرچوونی ئەم بڕیارەوە یەک بخرێن بە تایبەتی یەکەکانی 1970 کە تا ئێستا سەر بە دوو حەزبن کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە پێنجەم پێویستە پێداچوونەوە بکرێت بە بەرزکردنەوە و بەرزبوونەوەی پلە تەرقیەواتە لە وەزارەتی پێشمەرگەدا شەشەم پێویستە نەسریەی یەکەکانی هێزی پێشمەرگە یەک بخرێت حوتەم پێویستە موچەخۆری بێدەوام لە هێزەکانی پێشمەرگەدا نەهێڵدرێت وە چەند خاڵێکی تر هەیە لەوانە کاتی دەوام و پشووی هێزی پێشمەرگە یەک بخرێت و هێزە ئەمنیەکان لە ناوچە کوردستانەکان یەک بخرێن و چەند بڕگەیەک یاخۆ چەند مادەیەکی تری تێدایە ئێمە دەکرێت قسە لەسەر ئەو بکەین کە ئەوەی کە تایبەتە بە باشکردنی ژیانی پێشمەرگە تا چەند چوونەتە بواری جێبەجێکردنەوە ئەو کەسانەی کە هیوادارم بەشدار بن لە پرۆگرامەکەدا سەر بە هێزەکانی پێشمەرگە من بۆی لە زاری خۆیانەوە گوێمان لەوە بێت کە تا چەند ئەم بڕگانە جێبەجێ کراون یەکێک لەوانە کە هەموو مانگی ئێمە گوێمان لێ دەبێت بە تایبەتی لەم چەند مانگەی دواییدا لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی و دواکەوتنی موچەی فەرمانبەران ئەوەیە کە وەزارەتی پێشمەرگە یەکەم وەزارەتە موچە وەردەگرێت بەڵام ئەوەی کە تایبەتە بە دەرماڵە ئەوەی کە تایبەتە بە یەخستنی هێزەکانی پێشمەرگە ئەوەی کە تایبەتە بە ئەو بەرزکردنەوەی پلایان تەرقیار وەها نەسریە ئەوەی کە تایبەتە بە ڕێخستنی دەوامی پێشمەرگە تا چەند چوونەتە بواری جێبەجێکردنەوە تا ئێستا زانیاریکی ئەو تۆ نییە لەباری دانیشتنەکەی لژنەی کاروباری پێشمەرگەی پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێم بۆ قسەکردن لەسەر ئەم مادەیە کە مادەی 19 تایبەتە بە باشکردنی ژیانی پێشمەرگە لە ئێستادا ئەو قەیراندارایی کە دروست بووە بێگومان کاریگەریشی هەبووە لەسەر ژیانی پێشمەرگە و هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە تووشی قەیرانێکی دارایی بووە ڕوبەڕووی شەڕێک بۆتەوە لەگەڵ ڕێکخراوی داعش و لێرەدا وەک لایەنەکانی حکوومەت باسی دەکەن ئەو خەرجی و مەسرفانەی کە کەوتۆتە سەر حکوومەت زۆرە بۆ بەرەکانی شەڕ لەگەڵ ئەمەشدا هەندێک لەو بڕیارانەی کە پێشتر دەرکران لە پەرلەمانی کوردستانەوە لە مانگی حەودا ئەمەی کە ناوی لێنراوە بڕیاری ژمارە 19 پەرلەمانی کوردستان تا ئێستا جێی تێڕامانن بەوەی کە تا چەند ئەو بڕگانە جێبەجێ کراون کە لە مادەکەدا یاخود لە بڕیارەکەدا هاتووە بۆ نمونە سەرفکردنی دەرماڵی مەترسی لەگەڵ ئەمەشدا ئێمە ڕۆژانە هەر لەم پرۆگرامەدا گوێمان لێ دەبێت هێزەکانی پێشمەرگە هەندێک لە گلەی و گازندەیان هەیە لەبارەی وەرگرتنی موچەکانیان دواکەوتنی موچەکان و دەوامکردنیان و ئەو پێداویستیانی کە پێویستیان پێێتی لە بەرەکانی شەڕدا بەڕێزان ئەمە تەوەری ئەمڕۆی پرۆگرامی مایکی خەڵکە چی بکرێت بۆ باشکردنی ژیانی پێشمەرگە لە هەرێمی کوردستاندا ئێوە دەتوانن قسەی لەسەرکەن لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و بەناونیشانی facebook.com/نالیا-tv بۆچوونەکانتان دەخوێنینەوە و ناو بەناو لەسەر شاشەیان ئارتی ئەو بۆچوونانە بڵاو دەکەینەوە هەروەها دەتوان لە ڕێگەی ڤیدیۆ سکایبەوە بە دەنگ و ڕەنگەوە بەشدار بن لەگەڵماندا. هیوا لە شارە زوورەوەی کەم پەیوەندیمانە ئەم کاتت باش کاک هیوا. سپاس دەکەین ئێوارەت باش کاک هیوا فەرموو. بەڵام منە وڵاتیەک پێشتر خۆم لە بەرۆی لە ناوی ویزەکانی پێشمەرگا بوو تۆزە شارەزانم زیاترە لە حەق و ناحەقی بەڕاستی یعنی هەر ئەو غەدرەی کە ئەکرێ هەر لە پێشمەرگەی تەقسیرۆژارە بەڕاستی هیچ
عدالەتێک نییە لە ناوانەوە ئەم قەیرانش کە ڕووی کردووە لە هەرێمی کوردستان تەنها بۆ پێشمەرگەی داماوە بۆ بەرپرس نییە دڵنیا بە بەرپرسەکان هەر پێشتر چۆن ژیاون ێستا شەرواژین چ برجە و کولفێکیانە بەدەستا بۆ ێستا شەروایە و بەنسبەت یەکردنەوەی یەکەی هەفتا و هەشتاش ئەگەر ڕۆژ بوو بەشەوە ئەو کاتە لەوە چێ یەک بگرنەوە دڵنیا بە لەوەی کەەوە هەر دەست نادا بە حیاتی هەموو شیعاراتە هیچی جێبەجێکردنیان نییە ئەو چەند جارێکە بەڵێنادەن خەڵگەر چاوەڕێ بەڵام زەرمەندی یەک پێشمەرگەی فەقیرە وە کوڕی فەقیر واژارەوە هیوادارم چاکیش کرێوە شایستەی هەموو ژیانێکی چاکە و لێ هاتوون بەڕاستی حەقم بیتر لەمە زیاتر قبوڵ نەکرێ بە یعنی هاوکاریان بکەن بەینیان چاک بکەن کاروباریان چاک بکەن موچیان چاک بکەن بەڕاستیاقی خۆیان و دەستخۆشی لێ سپاس بۆ پەیوەندەکەت غازی لە باسرمەوە ئەم کاتت باش کاک غازی بڵێ دیارە پەیوەندێکی پشراوە ئاسۆ لە سلێمانیەوە سڵاوت لێ بێ کاک ئاسۆ ئەو کاتت باش سپاس دەکەین هەموو کاتێکت باش دەستخۆشی لێکم هەڵبەتە چی بکرێ بۆ گوزەرانی پێشمەرگە ئەمڕۆ هەموو شتەکان ڕوونە بەڕاستی بە دەرەجەی یەک پێم وایە ئەمڕۆ موچە لەسەری هەموو شتێکانەوە بۆ هێزەکانی پێشمەرگە و چناوخۆچی هەمویان باشە کاک ئاسۆ جێبەجێکردنی ئەو بڕگانەی کە لە بڕگاری نۆزدەی پەرلەمانی کوردستاندا هاتوون هەموو ئەو بڕگانە ئەگەر جێبەجێ بکرێن وەکو خۆیان ژیانی پێشمەرگە باش دەبێت کاکە شوانجیان ئێمە هەمومان نەزانین ئەگەر ئەوانە بەڕاستی جێبەجێ بکرێ من لەگەڵ ئەوەیان بەڵام لەوانەیە لەنا ئەوەیە خاڵێکی تیا نەبێت کە بەداخەوە لەوانەیە بڵێم ڕەچاو نەکراوە یەک لەوانە بەڕاستی چ مەسەلەی زەوی بێت چی خاوی نیشتەجێبوون بێ بۆ هێزەکانی پێشمەرگە پێم وایە ئەوەی تا ئێستاکیانێکە ئەویش گرفتەیەکی هەرە سەرەکی بەڕاستی هێزەکانی پێشمەرگەوە ئەمڕۆ لە بەرەکانی شەڕا تەنها هێزی پێشمەرگە نیە هێزی بەرگری فراکەوتنی کە لەسەر ناوخۆن ئاساییشە هێزی زێرەبانی لەولا بە هەمان شێوە هەموو لەسەر ناوخۆیە بۆیە مەفروضە بەڕاستی ژیان و گوزەرانی ئەمانە لە هەموو ڕێکەوە چاکرێ بۆی ئەوان ئەگەر لە شەڕەکانی شابن هیچ کە داغیان لای ماڵم ناڵ بەڵێ سپاس بۆ کاگاسۆ کاروان لە دەربەندی خانەوە ئەم کاتت باش کا کاروان سپاس دەکەین کا کاروان زۆر سپاس کا کاروان بەڵێ سەرتەوەرەکە چ قسەیەکت هەیە بەڕاستی بەسەر ژیانی پێشمەرگە ئەوەی ڕاستی هیچ نەکراوە بۆ پێشمەرگە هەتەنها دروشم بۆ بانگەشەی خۆیان بووە ئەینا تایسێ منەوەکو پێشمەرگەیە هیچ شتێکمان بۆ نەکراوە ژیانمان تا بڵێ ناخۆشە وەکو موچە وەکو هیچمان بۆ نەکراوە لە ڕووی هیچ شتێک دەرماڵەشتان بۆ سرف نەکراوە تا ئێستا کا کاروان هیچمان بۆ نەکرا دەرماڵە تەناوتیانە موچە کەوتۆتە پێش هەموو وەزارەتەکانەوەیش 50 جارێ ئەگەر وەریگری بەڵێ ئەتر نازان تاقی ئەمە کەی ئیشەڵا ئەمە جێبەجێگەن بە قەرارە و بڕیارە و تاو بەڵێ سپاس بۆ کا کاروان لە دەربەندی خانەوە مەریوان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک مەریوان زۆر سپاس کاکشوان سپاس بۆ تۆش کاکشوان بە نیسبەت پێشمەرگەوە تۆڵی پێشمەرگە چی بۆ کراوە ئێستا من لە ملێکی عەسکەریە موزەردی ناخۆم بەڵێ کاکشوان بەیانی ئەمرێکم بۆ دەرچێبولێتەوە بۆ ڕێگای شەڕ ئەڵێم بەسەر چاوێ ملکەتی یاسابم وایە یانە بەڵێ کاک مەریوان گوێمان لێتە کاکشوان بەیانی من ملکەتی یاسام بەیانی من لە میلاکی وەزاری ناخۆیان بڵێ پێویستیمە پۆلیسە بەسەر چاوێ ئەمرم بەجێ بمبا بۆ ئەگە بمبا بۆ ئەو لای بەغاشەورم بەسەر چاو پێشمەگە تاکە پێشمەگەت و ئەم ماوەیە ئەرکی لێسەرە ئەم ماوەیە شەڕیتیایە پێشمەگاجێ بۆ شەڕ بەڵام ئایا پێشمەگە 20 ساڵ لە 2003 بە دواوە شەڕی بینیوە لە ماڵەوە 20 ڕۆژ لە ماڵەوە 20 ڕۆژ لە ماوە 2 ڕۆژە دەوامە دەتەوە بڵێ کاک مەریوان دەتەوێت ئەوە بڵێ کە ئێستا پێشمەگە زیاتر پێویستی بەم بڕیارانەیە یاخود بەم بڕگانی کە لە بڕیارەکەدا هاتووە جێبەجێ بکرێن بەڵێ کاکشوان ئێستا پێشمەرگە لەم کاتەیە حکومەت کە عام موچەیە تێخواردنی وەزارەتەوە پێویستی پێیەتی غەسپە لەسەری من لە میلاکی عەسکەر من ئێستا لە میلاکی وەزارەتی ناوخۆ عەسکەریم ئەگەر ئیمڕۆ ئێستا ئەم دقیقە قسەکە تۆیاگەمەگە تەلەفۆنم بۆ بکرێت لە وەزارەتی ناوخۆ لە دایرەی خۆمەوە بڵێ ئیشمان بە تۆیە بۆ بەرەگای جەنگ مەجبورم ملکەتی یاسابوو بڕۆم بۆ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک مەریوان ئیدریس لە دهۆکەوە سڵاوت لێ بێ کاک ئیدریس سڵاو لێ بێ کاکشوان ئەم کەتە دەم باش سپاس کاک ئیدریس دەم باش بەلێ بژن فيها المرجد حكمة شونين راتب بيشمجي ومش بيشمجي زيادة بكاتن شنك حكمة يال بن بارك جيرانية هكو بجن داري اجبر برنامج بجيل اجبخدا يا دويجي هجر هندي
وەزارەتە پێشمەرگەی بی شێوەی بیتن پێویستە گۆڕانکاریەکە مەزن بێتەکردن و ڕێخستنەکە یا ڕاستەقینە بێتەکردن وەزارەتە پێشمەرگەیدا بی هەلومەرجی ئەس تو قەناتە دێنم کودێ وەزارەت شێتشێکی بۆ پێشمەرگەیەکە سیاسەیەشی پێویستە پێشمەرگەی بندیوار مۆشی بندیوارە نەمینیت نەر پێشمەرگەی نەڵ ئیدارە مەدەنی یا دیجی از پیشنهاد کم سروک کردستانی بوان هست شهیدت برا اوید هاتنه شهید گیرن پیکره که هجا و یش هجی وانا پایتخت کردستان دانیتن براسی وان هست برا یعنی براسی دسته که صوت و حقی بو همی یه داغوانه بزرگ سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبووکەوە لارەگەردی نووسویەتی پەرلەمان هیچ گرنگی نەبووە و نابێت ڕێبەند عوسمان نووسویەتی پێویستە هێزی پێشمەرگە بکرێتە هێزێکی ڕێکخراو بەختیار سۆفی دەڵێت ئەگەر تەجنید بکرێتەوە بەرپرسە حەزبەکان خاننشین بن ئەو کات لەوانەیە ژیانی پێشمەرگە باش ببێت کارزان زاهد سەعاتچی نووسویەتی هەر هیچ نەبێت کە شەهید دەبن مەهێڵن منداڵەکانیان برسی بن دلاوەر لەگەڵماندایە لە هەولێرەوە باشی بەڕێزم سپاس دەکەین کاک دلاوەر سپاس دەکەم پێشەچی هیچ هێزێک ئەم بەخۆم پێشمەرگەمە لێکە هێشتا هیچ هێزێک نییە نیشتیمانی بی ئەوەش بەس بە ناوە یەکێ هێشتا هەفتە وەزارەت هەمووی عەیان سەر بە حەزبەکانە بەڵێ دوای ئەمە لە ناو خۆمان شەڕی دەکەن پیشەچ خۆمانە تەقینین لێ بماندنەوە نان نییە ئاو نییە هیچ نییە ئەوەی قەرەبووشمان بۆ دێت هیچ قەرەبووەک ناگاتە دەستی ما ئەمە لە ناو خۆمان با ڕێگبی لە ناو خۆمان با بەرپرسەکان چیتر وەرە پێشمەرگەی دەکەن یعنی تاکەم یعنی ئاوی مقەتەر لۆدێ ئاوی دەبەی ناردنێ ئەوجا لێ ڕاشێتی بنێن لە کۆبانی ئەمە لە کەرکوب لە حسابی خۆمان لە شیفانی خۆمان زەبغەیە دێنێ و مارێ بەڵێ سپاس بۆ کاک دلاوەر لە هەولێرەوە بەڕێزان دیارە بڕگەیە کە تایبەتە بە ئەو پێشمەرگانی کە شەهید دەبن ئەمە بڕگەی چواردەیەمە لە بڕیاری 19 پەرلەمانی کوردستان سەبارەت بە پێشمەرگە ئەو پێشمەرگانی کە شەهید دەبن دەبێت لە ڕەوڕسمێکی شایستەدا بە خاک بسپێردرێن و هاوکاریەکی مادی خانوادەکانیشیان بکرێت دیارە بەو شێوەی نووسراوەکە ئەگەر بەپی یاساکە بێ یاخود بەپی بڕیارەکە بێت ئەو هاوکاریە مادیە ئەگەر 100,000 بێ یان 500,000 بێ هیچ پێچوانی یاساکە نابێت واتە ئەو بڕە یاخود ئەو مادەی ئەو هاوکاری مادی کە دیاری کراوە نەنووسراوە کە چەندە و دەبێت ئەو پێشمەرگی کە شەهید دەبێت خانەوادەکەی چەند وەکو هاوکاری وەربگرن تەنها نووسراوە هاوکاریکی مادی خانەوادەکانیشیان بدرێت واتە ئەگەر 50,000 بێت جێبەجێکردنی بڕیارەکەی یاساکەی وەکو خۆی شکار لەگەڵماندایە لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک شکار بەڵێ دیارە پەیوەندەکەی بشراوە کاروان لە سلێمانیەوە لەگەڵماندایە سڵاو لێبێ کا کاروان کاتێ خۆ باش سپاس دەکەم کا کاروان فەرموو کاکە من وەک پێشمەرگەی قساکەم براکە بەڵێ کاکە جان ئەم وەک دەرماڵە کە ئەوە تەقریبەن وتیان بەحسابی مانگی هەشت و ئەمانە لە مای هەشتا درا بە سەرف کرێن سەرف نەکراوە تا ئێستا هەتا ئێستا دینارێک ماوەەر نەگرتووە اینجا نەزانیت کە دەرماڵەکەی تۆ چەندە بەپی ئەو پلەی کە هەتا و بەشدا دەبی لە چمە خوارێکی شەردا کا کاروان جان لە محوەری لای بەشیر و مەلا عەبدوڵڵا نە مەبەستم بەپی ئەو شوێنی کە تۆ لەوێت نازام دەرماڵەکە چۆنە بەڵام پێت نەوتراوە دەرماڵەکە چەندە ئەگەر پێت بدرێ وەڵای هەتا ئێستا باسی هیچ نەکراوە بەڵە دیارە لەو بڕیاری کە لە پەرلەمانی کوردستاندا دەرچوو هیچ ئاماژەیەکی نەداوە بۆی کە بڕی دەرماڵەکە چەندە اینجا وەک فیشەک و سیلاحکە هاتەوە وەڵای فشەکمان پێ هەر ناتەقێ برە هیچ شەکێکی نوێتان بەدەست نەگەیشتۆ تا ئێستا یاکی تازەمان هیچ بەدەست نەگەیوە داواکاری چییە لە پەرلەمانی کوردستان کە ئەمڕۆ بانگێشتی یاخود لێژنەی کاروباری پێشمەرگە بانگێشتی وەزیری پێشمەرگەی کردووە واللهی داواکارمان ئەوەیە کاکە جان هەموو حسابێ بۆ پێشمەرگە بکەن و اینجا عەرزەمان بۆ دەرسەوە 2 ساڵە بەخوا نامانە لەکرێتین 600,000 وەرەگەم 400 بەکرێخانەوە بەخوا ئەی چی دەڵێ لەبارەی ئەم دۆخە ئابووری کە بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە ئەم قەیرانەدارەیە والله ئەم خەیرانە تەبەن ئەم خەیرانە ئەگەر ئەم شەڕ و ئاژایە پار هەمی خۆیان دروستیان کردوە بڵێکی کاکەمە بڵێکی بەدەستم بەڵێ سپاس بۆ کاکاروان لە سلێمانیەوە ئەحمەد لە سلێمانیەوە لەگەڵماندایە سڵاو دەبێت کاکە
سپاس دەکەین کاک ئەحمەد فەرموو. کاکشۆن جارجارە بەنی سەر کاک مەریوانەوە حەزەکەم جای بدەمەوە کە ئەڵێ من لە هێزەکانی ناوخۆ بۆ شوێ قساکات ئەو شتەی کە ئێستا پێشمەرگە بینیوێتی کاک مەریوان 50 ساڵی کە لە هێزەکانی ناوخۆیان بێ ناتوانێت بچێتە ئەو جێگارەی کە پێشمەرگە خەبات و خزمەت کاک ئەحمەد جەنابەت پێشمەرگەی جەنابەت پێشمەرگەی من ئەفسەریشم نەکرد پێشمەرگە تێگەی ئێمە لە گوێڕی لە سەنگەرەکانی پێشەوەی پێشمەرگە بەس من نەزانم پێشمەرگەی قڕ بەسەر چیە بەسەر باشە کاک ئەحمەد تا چەند ئاگاداری بەڵێ ئەگەر گوێ لێم بێ کاک ئەحمەد لە جیفانی خۆی دێ کاکەشوان بەریوان ئەو قسەیەکە ئەو شوێنەی کە پێشمەرگەتی کاک ئەحمەد باشە باشە بەڵە تێگەیشتین کاک ئەحمەد ئەو بەرگانەی کە ساڵی کە لە هێزەکانی ناوخۆیان بێ کاک ئەحمەد گوێم لێ دەگری گوێ لێمە ئێستا ئەو بەرگانەی کە لە بەرگاری ژمارە 19 پەرلەمانی کوردستان داهاتون ئاگات لیانە دەزانی چیوشین ئاگام لێتی کاکەشۆنجار ئەگەر پەسەند کرێ هەموو لایەکمانەوە خۆشحاڵین و پەسەند کراوە بووە بە بڕیار پێشمەرگە لە بارودۆخێکی زۆر خراپداژی بەڵێ پەسەند کراوە بووە بە بڕیار داواکاری چییە لەبارەی ئەوەی کە بەرگەیەک جێبەجێ نەکرابێت وڵی کاکەشۆنجار داواکاریمان ئەوەیە کە بڵێ هەمووی جێبەجێ کرێ بەڵام ئەمڕۆ کێشەی پێشمەرگە بەڕاستی موچەکەیەتی کە 500,000 هەیە و پێی دەرنابا و لە جیفانی خۆی هاتشوی پێکە سوێن بەخوا من لە سلێمانی و ئەچملەوە لە گوێڕ واجب ئەگرم واجبم دەبەدەیە لە شەڕەکانی سەرەتای گۆڕیشەوە کە گیراوە من لەوەیە لەگەڵا بووم 18 ڕۆژ تێگەی هەر یەکەم جار نهاتوومەتەوە باردۆخی پێشمەرگە زۆر خراپە کاکەشۆنجار سپاس دەکەم کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت هەڵۆ لە کەرکووکەوە سلااو دەبێت سپاس دەکەین کاگەڵەوە فەرموو مەڵای من داواکاری من ئەوەیە داوامەکەمان بگۆڕێ ئەوە 7 ساڵ هەفتە بە هەفتە داوامەکەم نەک دەبەویست هیوادارم داوا لە حکوومەت جارێ کوردستانەکەم ئەم داوامە چاکە داوام وایە لە دەوام و مگێ لە ماڵە هیوادارم ئەو داوامە چاکەن و کاک هەڵۆ چاکەم بڵێ ئەوەی کە باسی دەکەی بڕگەیەکە لە بڕیارەکەدا هاتووە کە داوامەکان هەمووی ڕێک بخرێن چی دەڵێ لەو بارەیەوە کە بڕیارە و دەرچووە بەڵام جێبەجێ نەکراوە هیوادارم داوامەکەمان چا بکرێت لەبەرەوەی ئێمە ژن ناڵانێ وەکەم عالەمە پێویستیمان بە خۆشگوزەرانیە لە هەموو شارەکان و تر داواکاریم لە هێزەکانی 1970 داوامەکەیان چاکەن و زۆر سپاسیانەکەن و کاتێکی خۆش بۆ تۆ سپاس بۆ کاک هەڵۆ لە کەرکووکەوە پێشەنگ لە سلێمانیەوە سلام علیکم سپاس دەکەین کاک پێشەنگ زۆنی بە ڕێزاشی زۆر سپاس کاک پێشەنگ کاک شوان بۆ پێشمەرگە ماوە هەتاکو یعنی پێشمەرگە ماوە زۆرێکی لە شەید بۆ تازە بە تازەتی بۆ بکرێت باشەویش هێزێکەوەکو و سەردەم هێزەکانی دنیا تۆ پێشمەرگەی کاک پێشەنگ بەڵێ تۆ پێشمەرگەی من نەخێر بەڵێ فەرموو وەکو سەردەم هێزەکانی دنیا پێویستە یعنی معاشی لە کاتی خۆیان بدرێت هەرچەنە قەیرانی شەیە دەبێت سەبرمان هەبێ خوای گەورە قورئانە خۆی فەرمێ بەس یعنی پێشمەرگات لە ئێستادا خۆتازە یعنی شەڕ دەستی پێکرد و ئەوانە هەر ئەو تاوای پێداستە تەندروستەکانی بۆ دامێن بکرێت و وەکو چاو بکەن لە سەردەم هێزەکانی دنیا کە لە کاتی شەڕە چی بۆ کرێ وەکو ئەو هێزانی لە ئەمریکا ئێستا شەڕەکەن بەس کاک شوان من ئەگەر کاتم بیتێ زۆر بە کورتی زۆر بە کورتی بەڵێ کاک شوان ئەها ئەتوانن لە کاتی هینامە هەر وەکو قسێکی خۆم ئەگەر بەخسەشم ناکەنەوە کەیف خۆتانە منەقم نییە کەناڵێکی ئێوە بێلایەن وهانە بەس هینە لە کاتی کە هەواڵ پێشکەشەکەن بڵێن بەنای خۆی بەخشندەوە بیرەبانیان سەلام عەلەیکوم بکەن لە کاتێکا کە تەواو بن خواحافیز بوونە بکەن لە جیاتی بۆن هەر شار دنیان سپاس دەکەین کاک پێشنگ زۆر سپاس بۆ پێشنیازەکەت عوسمان لەگەڵماندایە لە سەنگەسەرەوە بەڵێ سڵاو دەبێت کاک عوسمان سڵاو لێ قوربان فەرموو کاکە بە نەسبەت پێشمەرگە هیچی بۆ نەکراوە تۆ پێشمەرگەی بەڵێ پێشمەرگەم لە داخۆکەم بەڵێ کاک عوسمان لەم شەڕە لەگەڵ بووم لە 30 مانگ باشە کاک عوسمان من پێم خۆشە کە تەوەرەکە تایبەتە بە پێشمەرگە ئەو کەسانە پەیوەندی بکەن کە پێشمەرگەن بۆی لە زاری خۆیانە گوێمان لە ڕەخنەکان بێ خۆت ئێستا ڕەخنەت هەیە بۆی بەناوی تۆ قسە نەکەم دەمەوێت قسە لەسەر ئەو بڕیاری پەرلەمانی کوردستان بکەی کە بڕیاری 19ە
زیاتر لە 2 مانگە ئەم بڕیارە دەرچووە لە 23 حەوتدا ئەم بڕیارە دەرچووە چی زانیاریت لەبارەیەوە هەیە چ بڕگەیەکی جێبەجێ کراوە چ بڕگەیەکی جێبەجێ نەکراوە وڵا قوربان بەلایمەوە توناری هیچ جێبەجێ نەکراوە ئاگات لێتی هەمووی دەزانی بڕیارەکان چی من لە لیوان نوێم بەڵێ لیوای نوێی کوێ داوام دەکەم بەڵێ داوام حەوت بە ئەوتایان جار هەبوو 14 بە حەوت بوون معاشم 640,000 ئەو دەرماڵەی کە بڕیارە جێبەجێ بکرێت پێتان بدرێت کاک عوسمان تا ئێستا جێبەجێ نەکراوە بەڵێ نەخێ نەچووتە بۆ جێبەجێ هەر قسە بوو تۆ خۆت نازانی دەرماڵەکە چەندە ئەگەر جێبەجێ بکرێت پێت نەوتراوە کە چەندە نەخێ تا ئێستا پێمان نەگوتراوە نەخێت حەز دەکەین ئێمەش پێویستمان بە ژیانە خایلەمان هەیە کەسمان هەیە منداڵمان هەیە پێویستمان بە خۆشگوزەرانیە بەڵێ بکری شتێک بە معاشمان بۆ زیاد بوو بە داواممان زۆرە لەسەر مەسرفی خۆمان دەچین و دێ بەڵێ سپاس دەکەین کاک عوسمان سپاس بۆ پەیوەندیەکەت ئەحمەد لە دەوروبەری جەلەولاوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک ئەحمەد هەموو کاتێکی باش کاکە سپاس دەکەین کاک ئەحمەد دۆخی ئەو ناوچەی چۆنەکەت ئێستا تۆ لەوێ ئێستا حالیان دەوری جەلەولاو ئەو میخۆرانی ئێرە بێدەنگە شەڕ و شۆڕ نییە ئێستا جارجار تەقە هەیە و دوێنێ شەوی شەندی تەقینەوە هەبوو دوێنێ داعش هەندێ ماڵیان سووتان لە ناو جەلەولایە و بەو شێوەیە ئەڕوات بەڵام کاکە شوان من ویستم بەڕاستی تێبینیەک بدەم من نازانم ئێوە تەوەریکەتان دەست ناکەوێت جگە لەوەی باسی پێشمەرگە لەسەر پێشمەرگە قسە بکەن بۆ مەبەستە چییە تەوەری دیکەمان دەست ناکەوێت کە لە کاتێکدا لیژنەی کاروباری پێشمەرگە بانگێشتی وەزیری پێشمەرگە دەکات بۆ پەرلەمان بەڵێ ئەوە سێریکە ئەوان بانگێشتێکن بۆ پەرلەمان بوو ئەوەی ئەو کەم و کوریانە ئەو گرفتانەی پێشمەرگە کە هەیە بیخەنە چوارچێوەیەکی یاساییەوە و گرفتەکان چارەسەر بکەن بەڵام تۆ لەوێ کەماکێکی ئازاد داناوە من ڕێزم هەیە بۆ وانەیە کە پەیوەندیەکەن زۆر لەواناڵی پێشمەرگەم و پێشمەرگە نییە بەڕاستی میسر بدەی پێشمەرگەیەک چۆن ئەزانی پێشمەرگە نین کاک ئەحمەد ئەخە بۆ لە خۆمانە بڵێن ئەم کەسە پێشمەرگە نییە لەبەرەوەی گلەی دەکەم پێشمەرگە نییە پێ دەڵم بۆچی پێشمەرگە نییە چونکە ئەڵێ من لە پێشەوە مو فیشەکەم پێ نییە پێشمەرگە ئەم وشەیە ناڵێ ئەگەر پێشمەرگەش ئەگەر فیشی چی پێ نەبێت بەڕاستی ئەو لە ئەرکی پێشمەرگانە نەگەشتووە و ئەو قسەیە زۆر خراپە هەندێشتی عسکەری ئەوترێ کە بەڕاستی ئەوە پەیوەندی هەیە بە ئەمنی قومی ئەم نیشتیمانی ئێمەوە نهێنی عسکەریە نهێنی سەربازیە ئیوتن نیە ڕاستە پێشمەرگە موچێکەمە ڕاستە پێشمەرگە گوزەرانی خراپە هەموو چین و توێژەکانی کوردستان بەڕاستی گوزەرانیان خراپە مامۆستایان موچیان نییە فەرمانبەران موچیان نییە ئەکری ئەوانە لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە هەموو چین و توێژەکانی کوردستان بێن دادو بێدادی خۆیان بکەن بیدەن بەجێی بەرپرسانە بەڵام بەڕاستی هێزی عسکەری ئیشی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە باش ئەگەر وایە کاک ئەحمەد با پرسیارێ بکەم جەنابەت ئێستا لە بەرەی شەڕیت موبایل بەکاردێنی بۆ پەیوەندی دەکەی بۆ پرۆگرامێکی ئاوا یعنی ئێمە چی بکەین پەیوەندەکەت وەرنەگرین یان خۆ دەبێت پەیوەندی نەکەی یان قسە نەکرێت لەسەر شتەکان بۆ نمونە کاک ئەحمەد ئەوەی کە باسی دەکەی هەندێک لەو بەرگانەی کە ئێستا ئەمڕۆ لیژنەی کاروباری پێشمەرگە قسەی لەسەر دەکات لەگەڵ وەزیری پێشمەرگە ڕوونن تا ئێستا دەرماڵە سەرف نەکراوە ڕوونن ئێمە قسە لەسەر ڕوون دەکەین نەکشی شارەوە ئاشکراکەن کاکە شوان ئەوەی بەردەستی جەنابدا تۆ وتت ئەو بریاری ژمارە وەزەی ئەنجومەنی وەزیران بری ئەو پاداشتە دیاری نەکراوە بۆ شەهید بەڵێ دیاری کراوە 5 ملیۆن دینارە ئێمە بریارەکەمان لەلایە بۆ برینداریش لە ملیۆنێکەوە تاکو 5 ملیۆنە بە ئەی دەرماڵەکە کاک ئەحمەد دەرماڵی مەترسیەکە بەڵێ دەرماڵی مەترسی بات کراوە ئەو بریارە لە 16 دەرچووە هێشتا نە مەبەستم بڕەکەیەتی کە دیاری نەکراوە لە بڕیارەکەدا ئەوە ئەڵێ لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی ئەوە دوایی کە ڕوونکردنەوە لەسەری هاتووە ژنەیەکدا ئەنیشێت بۆ ئەوانەی کە لە کاتی فەرەزیاتیان دیارە بۆیە تەعمیم نەکراوە دیاری نەکراوە بەڵێ کاک ئەحمەد زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت ئێمەش قسەمان لەسەر ئەوەیە کە ئەو لیژنە بەڕێزەی کە دادەنیشت وە خۆ دەڵێ دەبێت چۆن قسە لەسەر ژیانی پێشمەرگە بکات کە پێشمەرگەکان خۆیان پەیوەندی دەکەن و لەگەڵ ئەمەشدا بەڕێزان لەگەڵ ڕێزماندا ئێمە شتی شارەوەمان لێرەدا کەشف نەکردووە ئەگەر زانیاری عسکەری بێ یان شتێک بێت نهێنی بێ دەبێت نەدرکێنرێت لە ڕێگەی ڕاگەاندنەوە بەڵام پێشمەرگەی کە خۆی پەیوەندی دەکات باس لە موچەکەی دەکات ڕەنگە هەموو خەڵک بزانێت کە موچەی پێشمەرگە هاوشێی و موچەکانی تری وەزارەتەکانی ئێستا هەرێمی کوردستان دوا دەکەوێت ڕەنگە بزان کە موچەی پێشمەرگە ئێستا کەمە ئەو دەرماڵی کە بڕیارە سەر بکرێت سرف نەکراوە تا ئێستا یەخستنی هێزەکانی پێشمەرگە بڕیار بوو بە پێی بڕیارەکە یەک بخرێتە ئێستا یەک نەخراوە ئەمانە شتێکن کە
لە واقعدا هەن و ئێمە قسەی لەسەر دەکەین کە قسەسی لەسەر دەکەین ئێمە دەیخینە ڕووی ئێوەن کە لەبارەی ئەم تەورە بۆ چوون دەخەنە ڕوو. ئیمان پێم وابێ لەگەڵماندایە لە سلێمانیەوە. کاتێ باش. سپاس دەکەین ئیمان خانم و کاتێکت باش. من وەکو خێزانی پێشمەرگێک قساکەم بەنسبەت تەوارەکەتانەوە دەستخۆشیتان لێکم. بەڕاستی پێشمەرگە هەتاکو ئێستا ئەو خاڵانی کە پەسەند کراوە بە ناوی پەسەند کراوە با بڵین بەڕاستی پەسەند نەکراوە. تەنها ئەوەی کە پەسەند کرابێت تەنها ئەوەی کە موچەی پێشمەرگە یەکەم وەزارەتە بەداخەو خاڵەکانی تر هیچی تەطبیق نەکراوە. من وەکو خێزانی پێشمەرگێک تا ئێستا 22 ساڵە هاوسەرەکەم پێشمەرگەیە تاکو ئێستا زەویان پێ نەداوین. من تا ئێستا کرێچیم نازەمی تر ژیانی پێشمەرگە بەڕاستی هەتا بڵێ ناخۆشە، هەتا بڵێ خراپە و هیوادارم حکوومەتی هەریەم چاوێک بە ژیانی پێشمەرگەیە بخشێنێتەوە و بەڵێ ئێستا قەیرانێکی دارایی لە ئارادایە بەڵام خۆ زەوی زۆرە بەڕاستی حکوومەت ئەگەر توانە تەوزیعی کا بەسەر. بەڵێ سپاس بۆ خاتو ئیمان لە سلێمانیەوە. هەر لە سلێمانیەوە کاک ئاراس لەگەڵماندایە. سپاس هەموو کاتێکت باش. ئاگاشوان من پێشمەرگی دەستخۆشی بەرنامەکە لەکەم. وەڵام من داواکاریەکم لە ڕێگەی بەرنامەکە جەنابتوان لە ڕێی جەنابتەوە لە ڕێی شاشەکەی ئێوە ئێمە خۆتەزانی لە چەند ساڵی ڕابردووە کۆمەڵێکی خەڵکی زۆر بە تایبەتی چیدی فەقیری پێشمەرگە کە خوێندنی فەوتا و دوای لە ئێوەران دەستی کرۆتەوە بە خوێندن. ئێستاکانە ژێمە بۆیە مینزاروشتەوە دەخوێنی چەند ساڵێکە بەڵام بۆیە مینزاروشتە خۆتەزانی ئێمە واجبمان هەیە بۆمان ناکری ئێوەران بخوێنین بۆیە لێرانەوە داواکارم لە وەزیری پێشمەرگە لە وەزیری پەروەردە چارەسەرێ بۆ ئێمە بدۆزێتەوە. ئێمە چی بکەین یەکەم ساڵەکە هاوکاریمان دەکەن چ وەزارەتی پەروەردە چ وەزارەتی پێشمەرگە من خوێندنەکەمان ئەفەوتێ. ئێمە چوونەتە تەمەنەوە وانە ساڵێ بۆ ئێمە زۆرە بە تایبەتی یانی مەسەلەن لە کاتمە حەسنم بڵین لە مدیر مەکتەب و لە مەکتەبەکان هاوکاری ئەکرین لە ڕۆژانە مەسەلەن لە واجبە بێ مەسەلەن زان مامۆستاکان زانانی ئێمە واجبمان هەیە بەڵام لە کار ئیمتیحانەکان ئێمە کێشەمان بۆ دروستە بێ. بۆیە مەسەلەن داواکارم لە وەزیری پەروەردە لە بڵین پەیوەندیدارەکان ئەم ساڵ چارەسەرێ بۆ ئێمە بدۆزێتەوە. سپاس بۆ کاک ئاراس لە سلێمانیەوە. بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان. کەناڵی ئەهلی بێلایەن. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان تەوری ئەمڕۆی پرۆگرامی ماکی خەڵک تایبەتە بە چی بکرێت بۆ باشکردنی ژیانی پێشمەرگە کە ئەمڕۆ لژنەی کاروباری پێشمەرگەی پەرلەمانی کوردستان وەزیری پێشمەرگەی بانگێش کردووە بۆ قسەکردن لەسەر بڕیاری 19 پەرلەمانی کوردستان کە لە ڕۆژی 23 حوتی ئەم ساڵدا ئەم بڕیارە دەرکران و قسەکردن لەسەرەوەی تا چەند ئەم بڕیارانە جێبەجێ کراون کە لە زاری پێشمەرگەکانەوە پێش ناوبڕەکە پەیوەندیان کرد زۆربەی ئەنگلی لەوە دەکەن کە تا ئێستا ئەو بڕیارانە وەکو خۆیان جێبەجێ نەکراون. محەممەد لەگەڵماندایە لە قەزای خەباتەوە. ئەم کاتت باش کاک محەممەد. هەموو کاتێک باش. زۆر سپاس فەرموو کاک محەممەد. وەڵایی بەڕێز کاک ئەحمەد لە جەلەولاوە پەیوەندی کرد. بەڵێ ئەڵێ پێشمەرگە نێوانە هیچ نێنێکی نیاتە ئەتە چی بۆ پێشمەرگە کراوە تا ئەوەی دیفاعی لێ بکات. ئێمە وەکو خۆمان سەربەلای 21 بەڕێز کاک حاجی عوسمانی 500,000 موچە وەرەگرین 500,000 بدرێ بە چی؟ هەتا ئێستا چی کراوە بۆ پێشمەرگە تازە قەرار بە حسابی خۆیان کە بڕیارە پێشمەرگە کاتێ شەهید دەبێ 10 ملیۆن و پارچێز ئەز دێتێت تا ئێستا هیچی بۆ کردووە زەوی بێتێت زیینە زەویەکی بەرێ بۆ ماڵ و مناڵگەی ئەگەر شەهیدیش بوو دڵخۆش بێ بەو زەویەکە وەریەگرێت. چی کراوە بۆ پێشمەرگە؟ 500,000 دینار چی ئەکا لە ئەم ڕۆژە؟ کرێقانوی لێ بە ئاوی لێ بە بازار بکرێت چ بۆ مناڵ بکرێت بۆ تەلەبەت چی بکات؟ سپاس بۆ کاک محەممەد. شەهاب لەگەڵماندایە لە گوندی مەلا عەبدوڵڵاوە کە سەر بە پارێزگای کەرکووکە. ئەم کاتت باش کاک شەهاب. سپاس فەرموو کاک شەهاب. بەڵێ وڵی من وەکو ڕەخمەدا کاک مەریوانەیە ئەوەی کە لە پندیوارە لە وەزارەتی ناوخۆ. بەڵێ کاک شەهاب بە کورتی بۆی لەسەر تەوەرەکە قسە بکەین. کاکشوان من پێ دەڵم ئەوە پندیوارە ئەو وەزی پێشمەرگە نازانێت چۆن ئێستا حالێ نە. بەڵێ کاک شەهاب ڕێزمانێ بۆ هەموو کەسێ بەتەشیر بە کەس نەکەیتکە لەسەر تەوەرەکە تایبەت بە باشکردنی ژیانی پێشمەرگە چی بکرێت بۆ ئەوەی کە باش بکرێت؟ وەڵی کاکشوان ئەمە 4 ساڵە من لە لیوان
مەلا عەبدوڵڵا مەسەحالن وەکو تەوەرەگە لەمانی پێ وادە پیاوین کە ئیما بۆ بکەن هەدە ماڵی بەتەسیمان بۆ بەسن تا ئەسەری شتێ دیار نییە بەس بڕیارە. تا چەند ئاگاداری بڕیاری نۆزدەی پەرلەمانی کوردستانی کاک شەهاب ئاگاداری ناوەڕۆکی بڕیاری نۆزدەی پەرلەمانی کوردستانی کاکشوانەوە بۆ ئێمە نییە. ئەی بۆ کییە؟ بە تەوەرەی درا بدەن ئەمڕۆ بڕیارە. ئەی بۆ کییە کاک شەهاب؟ کاک شەهاب بە ڕێز لە هەموو کەسێ بگرین سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت. دڵشاد لە قەزای خەباتەوە فەرموو کاک دڵشاد. سەبارەت پێشمەرگەی لە سیاسەت چکاسی بەڕێزم. بەڵێ فەرموو کاک دڵشاد. باشی برای بەڕێزم. سپاس دەکەم زۆر سپاس کاک دڵشاد. کاکی بەڕێزم ئێمە پێشمەرگە لە سیاسەت چی دەوام دەکەین؟ بەڵێ. برای گەورەی مەمنونم. ئێمە لە سیاسەت چی پێویستمان بە پۆستارە بە قەمسەرەیە بە بلوز و بە جلوبەرجی عەسکەری پێداویستی عەسکەریە. حتا ئێستا هیچ شتێک لە ئێمە نەکرایە لەگە وەزستان و هاتوو پێشمەرگە پێویستی بۆ شتانەیە وەزارەتی پێشمەرگە هەژدەری کاکە شتێک بۆ بدەینی حتا ئێستا هیچ شتێک لەمان ناتیا. بەڵێ. بەڵێ برای گەورەم. ئەو سەبارەت بە بوزەی پێشمەرگەوە دوو مانگ تەقریباً 20 ڕۆژە پێشمەرگەوەی نەکرد ئێمە زێرەوانینە حتا ئێستا لە معاشی برێنە گوعایدی وەزارەتی ناوخۆنە حتا ئێستا بەلە خۆ ناگەین دەخ وەزارەتی پێشمەرگەوینە یان وەزارەتی ناوخۆینە. سپاس بۆ کاک دڵشاد لە قەزای خەباتەوە. شانۆ لەگەڵماندا لە ئەڵاییەوە. ئەم کاتت باش کاکشوان. سپاس دەکەین هەموو کاتێکت باش. یەکەم جارمە پەیوەند یەکەم نەختێک کاتم بەرە. خۆشحاڵین فەرموو خاتوشانۆ. لەسەر پێشمەرگە من هاوسەرەکەم پێشمەرگە یەک شت نکراوە بۆ پێشمەرگە من زۆر گلەییم لە پەرلەمان هەیە. گرفانی خۆی پڕ بووی تر بێدەنگە لە ئاستی پێشمەرگە یا مەسعود بەرزانی بۆ هیچ هەڵوێستێکیە نەوشیروان مستەفا بۆ هیچ هەڵوێستێکیانە ئێو کاتی کە پێشمەرگە وەزعیان باش بوو موچە ئەدرا بۆ ئەڕژانە سەر شەقامەکان و حەڤەی شوباتیان دروستکە ئەی بۆ ئێستا هیچ هەڵوێستێکیان نییە هەر لەبەر ئەوەی دۆلارەکانیان بینی و تەنکەرە نەوتەکان بۆ بەهی خۆیان واللهی وەکو پێشمەرگە یەک شت نکراوە بۆ پێشمەرگە داوا لە پەرلەمانەکەم ئیتر نەخەوێ نەبێ بە مقابا لەسەر ئەو کورسیە دەنگی هەبێ بۆ پێشمەرگە ڕای ئەبێ بۆ پێشمەرگە شەهید ئەبێ ئەو لەسەر کورسی ئەوان گیفاری خۆیان پڕە لە دۆلار و هیچ خەمی مناڵی شەهیدە هەر ئەو نەئەڵێم ئۆباڵی ئەو شەهیدانە خوێنەکانیان بە منی پەرلەمان و مەسعود و نەوشیروان باشە. سپاس بۆ خاتوشانۆ لە ئەڵاییەوە ڕێبوار لەگەڵماندایە لە ماوەتەوە ئەم کاتت باش کاکڕێبوار هەموو کاتێکت باش. کاکشوان بۆ مەسەلەی پێشمەرگە چی بکرێت باسی ئەوە دەکەم کە ئەم بەرنامانە پێشکەش دەکەن بەڵام هەمووی هەر سەردارەکەین هیچ شتێک بەکردار ناکەن هەموو شتێک سەردارێکیە بەڵێنیان پێدەن ئەگەر ئەو بەرگانەی کە لە مادەی نۆزدەی پەرلەماندا هاتوون کاکڕێبوار بڕیاری ژمارە نۆزدە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت ئەمە بەسە بۆ ئێوە؟ شوان بۆ پێشمەرگە هیچ ئەوە بەس نییە هەتا شت کرێ بۆ پێشمەرگە باش بە پێی دۆخی ئێستا مەبەستم بە پێی دۆخی ئێستا باشە تا حەدێک باشە بەڵام ئەو باشە نییە. بەڵێ سپاسانەکەم مەمنونم کاکشوان. سپاس بۆ کاکڕێبوار لە ماوەتەوە. ئەحمەد لە گوێرەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد. باشیش کاکشوان. سپاس دەکەین کاک ئەحمەد. کاکشوان ئەمە پێگیمان ببوورە کاک ئەحمەد بە باشی گوێمان لێت نییە فەرموو. دەڵێم کاک ئەحمەد لە گوێرە. خۆشحاڵین کاک ئەحمەد بەڵێ ناوەکەتم وت فەرموو. بەڵێ من وەکو پێشمەرگە نادەم یعنی ئەوە پێشمەرگەی کە ئەوە شەهید بەس هیچ وەرەقەی هەریچ نەداێت یعنی بە خودێ هیچ پێشمەرگە نادەم حتم لێ یعنی دوو پێشمەرگە بەڵێ کاک ئەحمەد بەداخەوە بە باشی گوێمان لە دەنگن نیە سپاس بۆ پەیوەندەکەت بارزان لەگەڵماندایە لە کەڵەکچیەوە سڵاو دەبێ کاک بارزان. سلامەت و ئێوارە باش برای بەڕێزم. زۆر سپاس فەرموو کاک بارزان.
برای بەڕێزم یەکەم وشەم دەستخۆشی شخصی خۆتت لەکە بەڕاستی تەوەرەکانی مایان بیربوونەکانی ئێمە بەسینی شیفرەوانە وەری دەگری وەکو تاکە شەخص زۆر سپاس دەکەم کاک بارزان من ئەڵێم دڵنیا من وەکو خۆم دڵنیا وەکو بیربوونی خۆم من دڵنیام سەد خراپتر ئەبێت و باشتر نابێت من بۆ پەرڕێز و احترامە هەندێک پێشمەرگایە لە بەرەی جەنگەکانن ڕاتیان 500,000 دیار هەندێکش لە ماڵەوە لە بن دیوارە دانیشتن ڕاتیان مەلیۆنێکە بۆ ئەمە چارەسەر ناچێت وبۆ وەزارەتی پێشمەرگا من یەک بەڵکێک یەک قسێک ئەەکەم بە وەزیری پێشمەرگا ئەڵێم برای خۆشەویستەکەم من دەنگدەری گۆڕانم بۆ گۆڕان ئەڵێم سەد ئەمەش ناسن کە دەنگمش ئەبیستن من چم بۆ لای وەزیر وتم کاکی وەزیر ئێمە سەرچاوێکی کۆنمان بەدرکرد بە سەرچاوێکی جدید کە بەڕاستی سیستەمێکی ڕاستەقین هەرێک هەرێمی کوردستانە من بریندارم لە فلان ساڵە لە فلان کاتە موچەم بەراوە ئێستا بەڵێ کاک بەرزان بۆ ئەریاشوەرگتووە بە کورتی بەڵێ فەرموو کاک بارزان من پێم وت من بریندارم لە فلان ساڵ لە فلان تاریخا ئێستا ئێمە سەرچاوێکمان بەدرکردو بۆ سەرچاوێکی جدید کاک مستەفا من بارزانم وەڵامی ئەو چی بوو دانکی بە منوت گوتی تۆ بەچەت هێشتووە یان بەچەت نێشتووە ئەان لەسەر ئەو وشەیە گوتم من بەتالم کردەوە گوتی بڕۆ چارەسەری نییە یعنی وەزیری پێشمەرگا ئەگەر وەکو سەرچاوەکانی تری وەڵڵاهی من قەسەم بەخوا من وەکو بارزان گوێ لە دەنگم بێ بەڵێ کاک بارزان ئەو متمانەکەی خەڵک بە گۆڕانی هەیە با بمێنێتەوە بەڵێ سپاس بۆ کاک بارزان لە کەڵەکچیەوە ئاسۆ لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک ئاسۆ کاکفان ئێوارە باش سپاس دەکەم ئێوارت باش مەمنون زۆر سپاس دەکەم کاتم وەزەکرد زۆر مەمنون فەرموو کاک ئاسۆ لەبەر تەواوبوونی کاتەکە بووبوورە بۆی بەشداربووی تر بتوانێت قسە بکە فەرموو برای بەڕێزم یەکێ کەسای پێشمەرگەکان ناسەکەم بەڵێ 2300 سەدام حوسێن بوو حکومیە جێرانە بەغدایە ئەو عمرەی خوای کرد بۆ 2003 هەتا 2012 نووری مالی چی بوو ئەو دیکتاتۆرە بوو ئەوە سێ ئەوە دووەم عەبادی هەیتە حکم سوندی ئاسای فەرماگەک پێشی ئێستا کاکشوان دەستی بە قورئانی دادا هەی ڕەبی ئەو قورئانت لە بنی کەوشیدا پارچە کابرای بەڕێزم لێ سوندی بەدرۆ خۆی کاو پێشمەرگەت جێبەجێکردەکە مادە 130 جێبەجێکردەکەم بودە عێراقت جێبەجێکردیا ئەوە لە دایرە قایرە دایرە پارە نییە بودە پێشمەرگە نییە بودە معاشی مۆزەفی نییە. سپاس بۆ کاک ئاسۆ سوارە لە دووسخورماتەوە ئەم کاتت باش ئەم کاتە باش سپاس دەکەین کاک سوارە کاکە ئەڵێم مزایدە بە نای پێشمەرگەوە مەکەن ئێمە حەوت پێشمەرگەن لە خێمەیەەکە حتا گوی هەفتەیە ئەوە ئێمە یەک مریشی بەسومان خواردووە بەخوا لەبەرەوەی ئاڵێم حەز ناکەم کەسێکی بە ناوی پێشمەرگەوە قسە ئەکا و پروپاگەنداکە لەبەرەوە ئەو شتانە زۆر ناشرینە. بەڵێ کاک سوارە کاتت ماوە گەر قسەت هەیە بەڵێ لەبەرەوە ئەڵێم هەتاکویسە پێشمەرگە برادری خۆم هەیە نێدراوە لەگەڵ ئەو وەفدەیە بۆ کۆبانی هەتاکویسە 250 دیناری مانگی نوێ وەرنەگردووە یعنی ئەو کەسە هیچ تەنیا خۆیەکی برای نییە باوکی نییە مەسئول عایلەیەکە کە ئەوە کە ڕۆشتووە چی بکە کە سوگارەکەی چی بکات لێرەوە کە پارەی بۆ جێنێشتون. بەڵێ سپاس بۆ کاک سوارە دوا پەیوەندیمان لە کەرکووکەوەیە کاک عیماد لەگەڵماندایە ئەم کاتت باش باش سپاس دەکەین کاک عیماد. وڵی بەڕێز من ڕاستێمە لەسەر تەوەرەکەتان قسە بکەم جێگەی شەرمە کە مەقصد ئێمە ئێستا باسی پێشمەرگاکەین کە بۆ منە سەرۆکی هەرێم بۆ منە بەڕێز مامزەلال هەموو بەرپرسەکان لە ڕێگەی خەباتی پێشمەرگاتی و شانازی بە پێشمەرگاتی خۆیانەکەن. ئەی باش ئێستا حاڵی پێشمەرگە بۆ ئاوایە ئەمە جێگەی پرسیارە گەورەکەیە ئەگەر ئەوان پێشمەرگاتی ئەو نە شانازی پێواگەن بۆچی پێشمەرگە ئێستا بێپارێ و بێ خواردن و بێ خزمەتە و یعنی کۆمەڵی پێشمەرگەی دڵسۆز نەبێ قەنەعەتکە هیچ کەسە لەو زەبهانە ئیدارە ناکات. بەڵێ کاک عیماد مەبەسەکە من ئەوەیە کە هەر کەسێ دێ دانشەوانی بندیوارن و دانشن پاکانە بۆ حکومەتاکەن پێشمەرگە بۆیە خەباتێک لە حکومەتی بەعس قبول مەگەنەوە لەم حکومەتی خۆمان قبولی کات و چاو بپۆشێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان دیارە دوا پەیوەندیمان بوو کاک عیماد لە کەرکووکەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.